داریتوو لە ناو باغ و حەوشەی بەشێکی هاونیشتیمانیانی باشووری کوردستان هەیە. ئەمدارە ساڵانە لەم کاتەی ساڵ بەرهەمەکەی پێدەگات. تو خواستێکی زۆری لەسەرە و هەندێک هاونیشتیمانی وەک دەرمان و هەندێکی دیکەش بۆ چێژوەرگرتن دەیخۆن. 5 جۆر تو ئەمن بۆم حیساب دەکرێت. یەکەم کە ئەو شاتوی پێدەڕێن تۆگای پێدەڕێن، ئەوجا تۆ قەسپە، ئەوجا تۆ مۆرەی پێدەڕێن، زۆر خۆشە شیرنە لە تۆ قەسپەی چوکترا، توی سپی شەر هەیە ئەوش هەیە، تۆ ڕەشەش هەیە هەر سوورە، سوور دەبێت و ڕەش دەبێت دوایی ئەو جۆرە توانە هەموو هەنە. شاتوو ئیسیفادەی هەیە، تۆ دوایوی تۆ قەسپە ئیسیفادەی هەیە و وەکو قوتێکیشە بەڕاستی کە دەی خۆی زۆر عەجایبە. داریتوو پێویستی بە خزمەتێکی زۆر هەیە، دەبێت بەردەوام ئاو بدرێت و ساڵانە دارەکە پاک بکرێتەوە. دەگوترێت داریتوو زیاتر لە 200 ساڵ تەمەن دەکات و قەدیشی تا 4 مەتر ئەستور دەبێت. ژنانیش ئەم دارەیان خۆش ناوێت. ڕاندەوەشاندن چین بەچین دەنشردنەوە لە سەبەتە سوچگانن دەکردن جوان جوان. ئەو جار دەمەنزەڵی دەگەورە گەورەن دەکردن و کەمە کناوتێ دەکردن و سەرندەنا هەتا جوان جوان دەکوڵین. ئەگە دەکوڵین و لە شتێکی خاوێنن دەکردن لە ڕاوەکە خامی با لە هەچی هەبە هەتاکو دەبۆ دۆشاو. ئەگە دۆ بۆ دۆشاو هەڵن دەگرت. ئافرەتان زۆریان ڕقی لە داریتوویە بۆی دەڵێن عەرزەکە پیس دەبێ و وڵات ئەوە دەبێ بەس لێکردنەوەی زۆر بە زەحمەتە. بە زۆری ئەوەی لێی دەکاتەوە ڕقی لێیە. داریتوو ساڵانە مانگێک بەرهەمی هەیە. ئەم بەرهەمە بۆ هەندێک هاونیشتیمانی سەرچاوی دابینکردنی بژێوی ژیانە. هەندێک هاونیشتیمانیش لە تو جگە لە دۆشا و مرەبا و شەربەتیش دروست دەکەن. حالیان بۆ مرەبای باشە دەیکەی بە مرەبا. مرەبایەکە چۆن دەیکەی شەکری وەسەر دەنێی شەکرەکەوە کوڵ دێ تۆزێک دەبێتە شیلە. ئەگە بۆ بە شیلە جاتوەکانی دەشۆیەوە و تێیان دەکەی کەمێ لیمۆندزییان تێ دەکەی بۆەوەی چڕ و جوان بن تا دەکڵن چڕ دەبن جاگە چڕبوون دای دەگری سار دەبێتەوە و تامێکی خۆش و ئەگە گەیشتیشن لیان دەکەیەوە و دەیکەین بە شەربەت بۆ خواردن ئاوا دەستڵی دەکەین سڵی چووک جێجێ هەڵی دەگرین و لە ناو مزەمیدەی داوین دەستانێ دەردێنین خاو دەبێتەوە زۆر خۆش و ئاسایی زۆر بەتامە. سەرچاوە پزیشکیەکان باس لەوە دەکەن تو خوێن زیاد دەکات، گەرمی لەشدا دەبەزێنێت و تینوێتی دەشکێنێ و ئارامکەرەوەی دەمارەکانە و گورچیلە بەهێز دەکات و هەوکردنی میز ناهێڵێت، چارەسەری سکچوون دەکات و زۆر خواردنیشی کێشی لەش زیاد دەکات. لە باشووری کوردستان خواستێکی زۆر لەسەر بەرهەمی تو هەیە و لە ناو بازاڕشدا نرخێکی باش دەکات. بەڵام جوتیارانی باشووری کوردستان تا ئێستا باخچەی تایبەت با بەرهەمی تویان دروست نەکردو و زۆرتر گرنگیان بە میوەکانی دیکە داوە. فەرمان چۆمانی ڕوودا و گوندی قادراوە.